وڵای بینەرانی عزیز لە بڕگەی پەیامنێرانمان دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆران. ئازاد، سڵای خۆی گەورەت لێ بەوەم کاتت باش، زانیاریەکان لای تۆ چین فەرموو؟ بەڵێ شەیدا خان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێ. من سەرەتا بە کەشوهەوا زانیاریەکانم لە قەزای سۆران ئەخەمە ڕوو. دیارە لە شەوی ڕابردووەوە شەپۆلێکی بارانبارین لە سەنتەرەکانی شار دەست پێ کردووە، هەروەها بەفربارینیش لە ناوچە شاخاویەکان لە ئێستادا بەردەوامی هەیە و بەفرباریوە لە ناوچە شاخاویەکان لە سنتەری قەزای سۆران لە شەوی ڕابردووە تاوەکو ئێستا 8 ملیم باران باریوە. کۆی ئەو بارانەی کەوا لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئەمڕۆ باریوە لە قەزای سۆران بریتیە لە 228 ملیم باران. سەبارەت بە ڕێژەی بەفربارین ئەمڕۆ بڵێن لە شەوی ڕابردووە لە حاجیۆمەران کەوا دەست پێ کردووە، ڕێژەیەکی باشی بەفر لە سنتەری حاجیۆمەران باریوە. ئەمە شوای کردووە کەوا تا ڕادەیەک ئاستەنگ بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کەوا دەبڵ ئاکسل نین یاخود زنجیریان پێ نییە وای کردووە کەوا تا ڕادەیەک ئاستەنجیان بۆ دروست ببێتن بە حکمەوەی ناوچەی حاجیۆمەران ناوچەیەکی بەفرینە بە مەملەکەتی بەفر ناسراوە، ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفر لەم ناوچەیە ئەبارێتن. لە شوێنەکانی تر کاتێک کە باران ئەبارێ حاجیۆمەران بەفر ئەگرێتەوە. ئەمە شوای کردووە کەوا بە بەردەوامی ڕێگاوبانەکان سەختیان بۆ دروست بێەوە، هاوڵاتیانی ناوچەکە بڵێن زیاتر لە ناوچەکانی تریش جیاواز بە ناوچەکانی تر پێویستیان بە سوتەمەنی زیاترە بێ و ناوچانە. هەروەها سەبارەت بە زینی وەرتێ لە ناحیەی وەرتێ دیارە لەوێش ڕێژەیەکی باشی بەفر لە زینی وەرتێ باریوە. زینی وەرتێ ڕێگایەکی سەختە، بۆیە هاوڵاتیان پێویستە لەم ناوچەیانە وریابن. زۆر جار دەبینی لە زینی وەرتێ ڕووداوی نەخوازرا و لەم ناوچەی ڕوئەداتەوە بەهۆی ئەوەی تووشی خلیسکانە بن ئۆتۆمبیلەکان، بۆیە هاوڵاتیان لەو ناوچانە کەوا سەفەر ئەکەن پێویستە زنجیریان پێبێ یاخود ئۆتۆمبیلی دەبڵەکسلیان پێبێتن. ئەمە سەبارەت بە کەشوهەوا. هەروەها سەبارەت بە کارەبا لە سنووری قەزای سۆران دیارە بەڕێوەبەراتی کارەبای سۆران ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەنداوەکاندا هاتووەکەوە ڕێژەی بڵێن پێدانی کارەبا بە هاوڵاتیان لە ئێستادا لە وەرزی زستاندا کەم ئەکرێتەوە. لە کاتژمێر 2 شەوەوە کارەبا بە هاوڵاتیانی قەزای سۆران ئەدرێتن تاوەکو کاتژمێر 3 و 30 خولەکی دوانی وەڕۆ. لە کاتەکانی ترە کارەبای مۆلیدە بە هاوڵاتیانی سنتەری قەزای سۆران ئەداتن. ئەمەش بەردەوام وای کردووە لە زستاناندا کەوا ڕێژەی کارەبا کەمە بێتەوە کەمتر بە هاوڵاتیان ئەدات. ئەمەش گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە سەرڕای ئەوەی کەوا دەبینی سوتەمەنی تاوەکو ئێستا ناوچەیەکی ساردی وەکو قەزای سۆران سنتەری قەزای سۆران تاوەکو ئێستا سوتەمەنی بە هاوڵاتیان نەدراوە. کارەباش کەم کراوەتەوە. بەڕاستی ئەمە بارگرانیەکی زۆری بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. هەروەها بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆرانیش ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو لە قەزای سۆران ماڵی چەند هاوڵاتیەک بەهۆی شۆرتی کارەباوە گڕی گرتووە، بە تەواوی ماڵی ئەو هاوڵاتیانە سوتاوە. هەروەها لە ڕۆژانی ڕابردوو بارگای مەڵبەندی یەکگرتووی ئیسلامیش لە قەزای سۆران سوتا. ئەمە وای کردەوە ڕاگەیەنراوێک بڵاو بکەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر هوشیار بن لە بەکارهێنانی کارەبا لە وەرزی زستاندا کەوا ئێستا خواستی زیاتری لەسەرەداوە لە هاوڵاتیانەکەن کەوا ئەو شوێنانەی کەوا پێویستیان پێ نییە یاخود لە شەودا کارەباکانیان سۆباکانیان بگوژێنەوە بۆ ئەوی تووشی ڕووداوی نەخوازراوی لەو شێوەیە نەبن. بەڵام زانیاریەکانی قەزای سۆران بوون. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی، زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئازاد.